بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە ئێستادا لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە گفتوگۆدایە بۆ نووسینەوەی راپۆرتی کۆتایی بۆی کە پرۆژە یاسای بودجێ عێراق ئامادە بێت بۆ ئەمشەو دەنگی لەسەر بدرێت. ئێمە لە بەرنامە ئەمڕۆ شیکردنەوە بۆ کۆی گشتی پرۆژە یاساکە پشکی هەرێم هەروە ناکۆکیەکان لەبارەی پرۆژە یاساکەوە قسە دەکەین لەگەڵ بەڕێزان دکتۆر کاروان حەمە ساڵح لە دامەزراوی ماس بۆ لێکۆڵینەوەی استراتیژی لە عێراق، هەروەها یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت کەمان لە ستۆدیۆ لەگەڵمان دەبن، هەروە دکتۆر بریار ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک دکتۆر بریار لە بەرزتانەوە دەست پێ بکەین. کۆبوونەوەی پەرلەمان ساعات چەند دانراوە بۆی کە دەنگ بە پرۆژە یاسایی بودجە بدرێت و ئێستارایەنەکان ڕێکەوتنی کۆتاییان کردووە لەسەر پرۆژە یاسایی بودجە؟ نەخێت تاکوێستا ئەڵێم بڵێن یەک نزیک بوونەوەکان بەردەوامە بۆ بڕیار بکە ئەمڕۆ کاتژمێر یەکی دوانیوە ڕۆ کۆبوونەوەی پەرلەمان دەست پێ بکە، بەڵام دواتر دواخرا بوو کاتژمێر 8 و دواتریش دواخرا بوون کاتژمێر 11 تەسەورەکەین دوای ئەوەش دوا بخرێت چەند کاتژمێری کەواتە داخڵی بەرەبەیانی ڕۆژی هێنی بینەوە کاتە وەکو دانیشتنی پەرلەمان دەست پێ بکات. باشە دکتۆر ڕێکەوتن کراوە ئەوەی کە تایبەتە بە پشکێرێ مادەی 13 و 14 ناکۆکی لەسەر بوو ڕێکەوتن کراوە لە بینی لایەنە کوردیەکان، اینجا لایەنە کوردیەکان لەگەڵ لایەنە شیعەکانیش تا پێش کەمێک پێش ئێستا کۆبوونەوەی فراکسیۆنە کوردیەکان بوو، بەڵام ڕێکەوتن نەکراوە لە بەرەوەی ئێمە پێداگرین لەسەرەوەی کە پاشەکەوتی موچە بگەڕێتەوە و پێداگرین لەسەرەوەی کە نادادپەروەری بەرامبەر بە پارێزگاکان نەکرێت و بەشێکی با بڵێن ئەو بڕگانەی کە پەیوەندیدارە بە هەرێمی کوردستانەوە پێداگریمان کردەوە، بەڵام ڕێکەوتن نەکرا نەگەشتنە دەرەنجام چونکە لایەنەکانی کە بە بڵێن بە دیاریکراوی پارتی دیموکرات لەگەڵ ئەو بڕگانە نییە و لەگەڵ پاشەکەوتی موچە و لەگەڵ ئەوەی کە نادادپەروەری بەرەم پارێزگایەک بکرێت و پارێزگاکە بتوانێت تەعاملی ڕاستەخۆ بکە، بە هەمان شێوە ئەم بڕگانە دژی وەستاوەتەوە، بەڵام ئێمە چاوەڕێین و جوهدی و هەوڵی خۆمان نەک تەنها لەگەڵ لە نێو خۆی کوردستانە بەڵکو لەگەڵ هەموو فراکسیۆنەکان فراکسیۆنە چ سونە چ شیعەکان هەوڵماندا و بتوانین کە لە ناو هۆڵی پەرلەمانە کۆدەنگیەکی وهای بۆ دروست بکەین کە تەسبیت پێت لە ناو پرۆژە یاسای بودجێ. باشە ئێستا لیژنەی دارایی کۆبوونەوە دەکات، ئێستا کۆبوونەوەکە دەستی پێ کردووە بۆی راپۆرتی کۆتایی حازر بکەن بۆی بخرێتە دەنگدانەوە. بە هەمان شێوە کۆبوونەوەکان لیژنەی دارایی کە بڕیار بوو بەرەبەیان دواتریش دوانیوە ڕۆ دواتر کاتژمێر 6 دواکەوت، بەڵام کاتژمێر نزیکی 9 دەستی پێکردەوەیش بە حزور یاخود کە دوای ئەوەی کە سەرۆکی پەرلەمان گەشتە نێو هۆڵی گەشتە ناو بینای پەرلەمان و تەکیدی کردەوە تەوسیە لیژنەی مالی کرد کە هەرچی زووە دەست بکە بە دانیشتەکان بکەن بۆ ئەوەی نەتیجەیەکی یاخۆ با بڵێن ئەو پرۆژە یاسایی کە تاو نەبووە، چونکە ڕێکارەکان بەم شێوەیە کە مەفروزە لیژنەی دارایی کۆبوونەوەی خۆی بکات لەسەر هەموو مادەکان دەنگانی لەسەر باد و لەسەر کۆی پرۆژە یاساکە بیخاتە دەنگانەوە دواتر بەرزی بکاتەوە بۆ هەیئەی ڕیاسی پەرلەمان و ڕیاسی پەرلەمانیش بۆ سەرجەم پەرلەمانتارانە و دیاریکردنی کاتی جەلسە، بەڵام ئەتوانین بڵێ ئەمەی کە ڕوویە لە ناو پەرلەمانە پێچەوانەی نظامی داخلی بوو ڕۆژی دیاریکردن یا بەرواری و کاتی ئەنجامدانی جەلسە دیاریکرا بەبێ ئەوەی لیژنەی مالیە کارەکانی خۆی تاوا کردبێت کە مفاجئ بوو بۆ هەموو لایەنەکان، چکە ئێمە و ڕۆژە من لەگەڵ چەند بەڕێزێکی لیژنەی مالیکە لە گفتوگۆیان بوون ڕاستەوخۆ کە ئەوان کۆبوونەوەی خۆیان وەکو لیژنەی مالیە دواخست، بەڵام چەند دقەیەک دوای ئەوە جەدول ئەعمال دابەزی کە جەلسە لە بەرواری واتە با بڵێن ئەمڕۆ کە ڕۆژی پێنجشەمە و کاتژمێرێکدانرا بۆ ئەوانیش مفاجئ بوو، وەکوتم زەختێکی زۆر هەبوو و فشارێکی زۆر هەیە چ لەلایەن حزب سیاسەکانەوە ئەوانیش لە ئەنجامی ئەو زەختە زۆرەی کە لە شەقام و لە هاوڵاتیانەوە ڕوبەڕووی بوونێتەوە، چونکە وەکو هەمیشە ئاماژەمان پیاوە کە ئەم بودجەیە تەنها هەرێمی کوردستان نا بەڵکو هەموو عێراق چاوەڕێتی هەموو هاوڵاتیان چاوەڕێتن، چ لە ڕووی بوشانەوەیەکی ئابووری هەموو عێراق و لە چارەسەرکردنی موچەی هاوڵاتیان بگرە بەشێکی زۆری چاوەڕێی دامەزراندنێکی زۆرن بەتایبەتی لە سەرانسەری عێراقدا لە سای ئەم بودجەی کە گەورەترین بودجێ لە مێژووی عێراقا، بۆیە فشارێکی زۆر هەیە، بۆیە بینیمان پێش ئەوەی لیژنەی دارایی کە کارەکانی خۆی تاوا بکە لە سەرۆکایەتی پەرلەمانەوە ڕۆژی جەلسە و کاتی جەلسە دیاریکرا، بەڵام بەبێ ئەوەی کە ئەو ڕێکخستنە نەبوو چەند جارێک دواخراوە تەسەورەکەین دووبارە
دوای کاتژمێر 11 جاری کردووە بخرێت. باشە کاکتۆر ئێستا جگەل لە ناکۆکی بینی پارتیویچێتەوەی بەڕێز باسک لەسەر بەرگەی پاشکەوت لەسەر مامەڵی ڕاستەخۆی پارێزگاکان لەگەڵ بەغدا لە بینی شیعەکانیش کێشە هەیە لەسەر گواستنەوەی ئەو بڕێکەدانراوە موناقەلات لە بودجە بۆ پارێزگاکان و رەسوونەکانیش کێشیان هەیە؟ بێگومان ئەم گرفتانە تەنها پەیوەندیانی لە مێژووی عێراقە لەوەتی کە یاسای بودجە و لە 2005 با بڵێن کە پەرلەمان هەیە کە یاسای بودجە ساڵانە پەسەند دەکرێت گرفت هەیە لە نێوان هەموو لایەنە سیاسەکان لە نێوان بەتایبەتی ئەم جارێک لە نێوان شیعە و لە نێوان سونە و لە نێوان خودی شیعەشە کە ئیطار بەشێکیان بە ئاراستێک و بەشێکیان بە ئاراستەیەکی کە گرفتیان هەبوو سونەکانیش بەشێک بەوەی کە تێبینێکی زۆریان هەبوو کە محافظەکانی سونشینەکان کە بەشە بودجەیەکی کەمتریان بۆ تەرخانکراواتە ئەمانە هەمووی قابلی گفتوگۆ و قابلی ڕێکەوتنەوە تاکو ئێستا لە گفتوگۆیە بەردەوام بوونار ئەمڕۆ چەند کۆبنەوەیەکی گرنگ ئەنجامدرا کۆبنەوە ئەنجامدرا لە نێو ماڵی خودی بەڕێز سەرۆکی پەرلەمان کۆبنەوە ئەنجامدرا لە نێوان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لیژنەی مالی واتە کۆمەڵێک زنجیرە کۆبنەوەی زۆر چڕ ئەنجامدرا جگەلەوەی کە کۆبنەوەی لیژنەی مالی ئێستا بەردەوامە کۆبنەوەی فراکسیۆنە جیاوازەکان بە فراکسیۆنە کوردیەکانەوە هەندێکی ئەنجامی هەبوو هەندێکی ئەنجامینەوە بەڵام بە نەتیجە یەک ئاراستەی کارکردنەیە ئەویش ئەو ئاراستەیە کە هەر چۆنێک بێت ئەمڕۆ یان سبەی بەرەبەیانی ڕۆژی هەینی دەنگدان لەسەر پرۆژە یاسایی بودجە ئەنجام بگیرێت چونکە وەکو وتمان ئەمە بابەتێکە کە بەنسبەت هەموو عێراقیەکان و بەنسبەت هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانیشەوە گرنگە و مەسیریە. باشە کاکتۆر بادوا پرسیارمەوە بێ بڵین بودجە عێراق شتی دڵخۆشکەری تێدایە بۆ خەڵکی کوردستان و ئەو پشکەی کە دانراوە وا دەکات کە خەڵک لێرە خۆشگوزەرانی دروست بێت بە کورتی بێ سوپاسەکەم. ئەزانی ئەوەی ئێمە زۆر بەڕوونی لە ماوەی ڕابردووە ئەوتومانە لە سایی بودجەی عێراقەوە ئەتوانرێت یەکەم کێشەی گرفتی موچەی هاوڵاتیان چارەسەر بکرێت. دووەم بە لێکدانەوە و بە حسابات ڕوومان کردوێتەوە کە بەشی پاشەکەوتی موچە ئەکات واتە ئەو بودجەی کێت بەڵێ پێمان باشە و شتێکی گونجاوەگەر چەخساتی مالی بۆ بکرێت خۆ ئەگەر نشکرێت ئەو موچەیە یا بەڵێن ئەو بودجەی کە هەیە بەشی ئەو لە سادەی گەڕانەوەی پاشەکەوتی موچە ئەکات و بۆیە پێداگریمان کردەوە پێداگری کە کردومانەوە پیکێتی نیشتیمانی و فراکسیۆنی کێتی نیشتیمانی پێداگری لەسەر بڕگەیەک بووە کە واقعیە و جێبەجێکردنی لە ئەرزی واقعدا ئاسانە و شتێکی مەحاڵ نییە و بە هەمان شێوە بڕگەی کەش کە زۆر پێداگریمان لەسەر کردووە ئەوەیە کەوتومانە ئەو بەشە بودجەیەی کە لە عێراقەوە دێت بۆ هەرێمی کوردستان نادادپەروەری تێدا نەکرێت واتە بە یەکسانی بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستانە دابەش بکرێت ئەگەر بە یەکسانی دابەش نەکرا ئەو کاتە ڕێگی کە بگیرێتە بەر پێم وایە ئەم دوو داواکاریە هیچ لایەنێکی سیاسی بە عەلەنی و بە ڕوونی و بە ئاشکرا ناڵێت دژین بەڵام ڕێگەی جۆرا و جۆرە دۆستنەوە بەڵام بە نەتیجە بۆ پرسیارەکەی جەنابە ئەو پرۆژە ئێستا دانراوە بەڵێ ئەبێتە هۆی چارەسەرکردنی کێشەی موچەی هاوڵاتیان ئەبێتە هۆی چارەسەرکردنی کێشەی پاشەکەوتی موچە ئەگەر ئەو پێشنیاری کێتی پەسەند کرد بۆ زۆرینەی دەنگدەنگی لەسەر بیرێت بە هەمان کات ئەبێتە هۆی بژانەوەیەکی اقتصادی لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا واتە ئەتوانین بڵێن کە بژانەوەیەکی عامە بێت لە سەرانسەری عێراق و هەرێمی کوردستانە چ بۆ کاسبکاران چ بۆ موچەخۆران و چ لە ڕووی پرۆژەکان و بەگەڕخستنەوەی پرۆژەکان و لە سایە ئەو بەشە بودجەیەکە لە تەنمی ئەقالی مادانەوە جگە لە داهاتە ناوخۆی کە لە هەرێمی کوردستانە هەیە. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز دکتۆر بریار ڕەشید ناوی پەرلەمانی عێراق سوپاسی ئامادەبوون دەکەین کە لە پەرلەمانی عێراقەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس ئێوەش بەخێر بێن کاکتۆر جەنابتەوە دەست پێ بکەم ئەگەر خوێن هەندێک داتامان پێ بڵێ لەسەر کۆی گشتی بودجەی عێراق و پشکی هەرێمی کوردستانیش شتی باشی تێدایە بۆ هەرێم سەرتاسپاس بۆ جەنابەت ساڵڕزمێ بۆ کارگەرگەر بیسەران و بینەرانی کەناڵی پەیام کاک حەکیم خۆی لە ماوەی ڕابردووەمە لەگەڵ جەناب تا و لە زۆر لە شوێنی تر زۆر باسمان لە پرۆژە یاسایی بودجە کردو بە تایبەتی گرنگەکەی پرۆژە یاسایی بودجە ئەوەیە کە ئەم وڵاتە ببینی بزانین ساڵێکی تر بەتەمای چییە دو ساڵێکی تر بەتەمای چییە ئێمە بەداخەوە لە 2014 خۆمان نەوتمان فرۆش پرۆژە یاسایی بودجەمان وەستان لە ناو پەرلەمان بەڵێ لە کوردستان وەستانمان کەمە بەداخەوە یانەی کارەساتێکی گەورە بوو لە ڕووی شەفافیەتەوە لە ڕووی گەندەڵیەوە بودجە کارەساتە بەڵێ کارەساتە لە بەرەوەی وەزانی وەکو چیە وەکوایە هەرچەندە باوک ناوچەند وەکوێ باوکێک خزمەتی مناڵەکانی کە بەڵام نەزان کە ئەچێتە دەرەوە نەزانێت بۆ کوێ کە ئێتەوە نەزانێت چی هێناوەتەوە یعنی ئەمە هێنێکی پێ ناوتر ینی حکومڕانەیەکی نیشتیمانی موئەسەسی نییە کە هیوادارین کاڵین لە 2004 هیوادارین ئەم کابینەیە بە پەسەندکردنی بودجەی عێراق
وەزایدن ئەو داهاتە زۆری کە ئێستا لە بودجێ عێراق جێبەجێ کراوە کە بە بەراورد بە ساڵی 2021 بودجێ عێراق ئێستا زۆر زۆرجێی کردووە بودجێ هەرێمی کوردستان بەشە بودجێ لەناو عێراقا و بە پێی ڕقەمەکان کە من لێکم ماوەتەوە نزیکی تەنها ئەو بەشێک کە تەخمین کراوە بۆ دانراوە بۆ موچەی هەرێمی کوردستان بۆ موچەی فەرمانبەران ڕاستە بەشی خانەنشینان بە بەراورد بە 2021 بڕێکەمی کردەوە بەڵام موچەی موچەخۆران بڕێکی زۆر زیای کردووە کە بە تقریبن لە 138 چەند تریلیۆنە بە پێی ژمارەکان بێت 775 ملیارد دینار دانراوە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڵێ 112 ملیاری بۆ خانەنشینانە وەزائیدەن بە هەردووکیان 877 ملیار مانگانە بەڵێ دینار بەس بۆ موچە بەڵێ بەس بۆ موچە و لەگەڵیشا 228 ملیار دینار 228 ملیار و 304 میلیۆن دینار لە بودجەی بواری بەرگری هەرێم عێراق تەرخان کراوە بۆ موچەی پێشمەرگە کامە بڕێکی زۆر زۆر یعنی ئێسەگە هەمووی کۆکەیتەوە بە تۆزە ڕقم لێ بێنا بەس لە خۆمانە لێنە ئەمە 775 زائیدی 112 زائیدی 228 ئەگەر بێت و ئەو پارەی موچەی کە دابین کراوە بۆ حسە هەرێمی کوردستان لە بەشی بەرگری دابین دیاری کراوە کە نزیکی 9 تریلیۆنە بەشی هەرێمی کوردستان 228 ملیارە ئەگەر ئەوەش لە بەشی موچەی پێشوە حساب نەکراوێ تریلیۆنێک و 150 ملیار دینارەکات بۆ موچەخۆرانی هەرێم بە پێشمەرگە و بە خەڵکی مەدەنی و بە خانەنشێنانەوە کەمە پێم وایە زیادی هەیە و خاڵێکی تریش کە زۆر گرنگە ئێستا کێشەی موچە نامێنێ بە پێ ئەوە بێت بە پێ ئەوە بێ ئەگەر شەفافێت هەبێ لە بەرەوەی نوێی داهاتی ناوخۆش ئێستا ویستم بێمە سەرەوە داهاتی ناوخۆ کە لە هەرێمی کوردستانە کە فەرز کراوە لەسەر هەرێمی کوردستان لە سەدا 15 تەسلیم لە 150 تەسلیم کات ئەو داهاتانەی کە ئیتحادی 65 ملیار دینار کە کاتە لە 150 داهاتی دەواازە سنوورەکان پابندی هەرێمەکە بیدا بەڵێ مانگانە 65 میلیارد 65 میلیارد بەڵێ نووسراوە مانگانە و ئەم مانگانەیە کە 65 میلیارە پابندی هەرێمە و نووسیوانە لە 150 داهاتی خاڵە سنوورەکانی هەرێم کەواتە نیوەی لە 65 میلیارد بێ ئێنیوەکەی تری کە تەسلیم ناکە کەواتە 65 میلیارە یعنی تریلیۆنێک و 150 زائیدی 65 ئەکاتە تریلیۆنێک و 180 تریلیۆنێک و 180 میلیار ئێستا هەمانە بەبێ هاوکاری هاوپەیمانان کەویش 30 میلیارە بەبێ ئەوەی تریشی کە دیار باجی ڕسوماتیش خۆش بەبێ ئەوانش بۆیە بەڕاستی باش هەرێمی کوردستان بودجەی عێراق باشترین دەرفەتە لە مێژووی خۆیان بۆچی ڕاستە نەوتەکە تەسلیم کراوە و دەسەڵاتێکی زیاتر دراوە بە وەزارەتی دارایی عێراق و بەنجومەنی وەزیرانی عێراق و ئەمەش زانین هۆکارەکە چی بووە چینە سەرەوە زۆرە خایێنێت بەڵام باشترین فرسەتە بۆ ئەوەی هەرێم جارێکی تر متمان لەگەڵ هاوڵاتیان دروستکاتەوە بەڵام ترسێکم هەیە نایشارمەوە لە بەرنامەکەی جەنابیش تا ساڵ زیاتر یعنی تقریبا لە سەرەتای ئەم کابینە حکوومەتی عێراقیشا من ئەم ساڵە بۆ پرسەنکردی بووجە من نەمشادوو لەگەڵ جەنابتە باسم کرد و ئێستا شەرە و ترسەمە هیوادارم وانە بێ لە کەناڵەکەی جەنابتەوە کە ئیڵام لێرە کە بەراوردی پابندی هەرێمی کوردستانێکی کە چەندێک نەوت و داهاتی خاڵە سنوورەکان با بە بەغداد کە کۆیەکەیتەوە کاک حەکیم زۆر نزیکە لەو پارەی کە ئەبێ بەغدا بیا بە هەرێم یعنی ئەترسم بیانەوێ سەربەسەر لی دەرچن و وەکو ساڵانی ترخۆ ساڵانی ترژەمە کراوە تقریبا بەزەم جارە نەوتەکە بەسە فەرقەکە لەوایە بەپێی ئەوە نەوتەکەیش ئەگەر هەر بەو نرخە لێک بدرێتەوە طبعا نەوتەکە نرخەکان داناوە 70 دلار و نووسی و شانە بە ڕقم ئەمە پابندی هەرێمی کوردستانە بەرامبەر بە 400 میلیارد بەرمیل باشە ئایا هەرێمی کوردستان ئەگەر لە ڕێی تورکیا و ئەو نەوتە ناردە بکە ئایا ئەو بەرجێکی تورکیانیە کە خۆی نەوتەکە هەرە بیفرۆشێت و پارەکەی تەسلی بەغدا بکاتەوە بۆ ئەوەی کە ئەو دەسەڵاتی ئێستا لە هەرێما کەم بۆ تۆ ئەوە حەلکرێ بۆیە گە دیقەتەی پابندی هەرێمی کوردستان داهاتەکەی یعنی ئەو پارەی کە بۆی دێت 1 تریلیۆن و 526 میلیارە باشە مانگانە بەڵێ پابندەکەی چییە نووسراوە دوای لێ دەرکردنی بڕی پابندی مانگانەی هەرێم 1 تریلیۆن و 210 میلیار فەرقەکە چەندێکە 316 میلیار دینارە فەرقەکە زۆر کەمە
ئەو کاتە لە ساڵانی پێشوشەوەیان کردووە ئەڵێ کاکە ئەوەی کە تۆ لەسەرتە بۆ خۆت ئەوەی کە منیش لەسەر مەلەیەکی دەرەکەین مەقاسەکەی چەند بێت 316 ملیارە من تەمەنا ئەەکەم یەکێتی پارتی سوور بن لەسەر ئەوەی کە وەکو ساڵان ڕابردوو ئەم بەشە تێپەڕ نەکەن چونکە بۆ لەبەر ئەوەی بڕێک شەفافێت بۆ ئەم بجەوە دروست بێ وەزائیدن موچەخۆران بە تایبەت ئەو بڕگەی کە بۆ گەڕانەوەی پاشەکەوتی موچەیە هەواڵێکی خۆشە بە هاوڵاتانی هەرێمی دوای قسەی لەسەر دەکەین مامۆستا دیکە جەنابی بە خێرش بێ بۆ کوردستان بەڕێستان بە کوڕی خراوی ڕوومی دەمێکە لە بواری نەوت کار دەکەن ئەوەی کە دانراوە عێراق پشتی زۆری بەداهاتی نەوت بەستووە لە کۆی 134 تریلیۆن 170 تریلیۆنی دەبێت لە ناوتەوە بێت ئەو 3 میلیۆن و 500 هزار بەرمیلی کە دانراوە بە 70 دلار ئەو داهاتە دەستەبەر دەکات بۆ عێراق سلااوتان لەبێت بەڕێز لە سوپاس بۆم دەرفەتەش سڵاو لە کاکارانە بدەرانی پێیان بەتاکید ئەو پارەی کە 170 تریلیۆنە دیاری کراوە لەسەر ئەساسی 70 دلار بۆ و ئەگەر بگەڕێنەوە بۆ داتاکانیش 5 مانگی ڕابردوو سعری نەوت لەسەر ئەوە بۆ و تا ئێستا بە تەقدیر بە نزیکەی 2 میلیارد دلار فائز هەیە حکوومەتی عێراقی لە ماوەی ئەم 5 مانگە بە حکومی ئەوەی 5 مانگە نەوت لەسەر 70 دلارەوە بووە بەڵێ بە تێکڕا لەسەر ئەوە بۆ بەڵام ئیسیسنایەکمانەیە زۆربەی مانگەکان لە مانگی یەکەوە تاکو مانگی 4 فائزە بۆ لەوەی کە لە بوجا دیاری کراوە چونکە هەنێ مانگ سعری نەوتی هەرێمی عێراقی بە 78 دلار هەنێک مانگ بە 73 هەنێ مانگ بە 71 فرۆشراوە ئەوەی تەخمین زیادە 2 تریلیۆن هەیە نزیکی 2 میلیارد دلار هەیە کە زیاترەکە لە 2 تریلیۆن و تەنها مانگی 5 کورتێنانە بۆ کورتێنانی کەم هەبووە کە نزیکی 200 میلیۆن دلارەکە ئەویش بە حکمی ئەوەی کە بەرهەم کەمی کردووە نەک سعر دابەزیوە ئێستا عێراق ڕۆژانە چەند میلیۆن هەنار دەکات کەی هەرێمە وەستاوە مانگی ڕابردوو نزیکی کورتێنانی هەیە بۆ لەو 3.5 میلیۆن بەرمیلی ڕۆژانەیە 200 هزارێکی کورتێنان هێناوە بەڵام سعریش دیسان لە 71 دلار بووە لەبەرەوە جیاوازیەک هەیە بەڵام جیاوازیەکە زۆر نیە ماڵەکانی ڕابردووەکان دەڵێن زەمانەت نیە لە 70 دلار بمێنێتەوە بۆچی لە عێراق 70 دلار دانراوە بەتەکیدەوە تازەوە دیاری کراوە داهاتوو ینی بۆ ئەمساڵ ئەو 6 مانگەی کەماوە چۆن دەبێت نەوت وڵاتانی ئۆپیک و ئۆپێک پلاس هەمیشە بەتایبەتی وڵاتانی خلیج چونکە پشتیان بە نەوت بەستووە و بەداهاتی نەوت بەستووە و بە تایبەتی سعودیە کە بودجەکەی لەسەر نزیکی 80 دلار دیاری کردووە ئامانجێتی کە نرخی نەوت بە بەرزی بمێنێتەوە و دلیلیشمان بە 80 دلار تەخمینی کردو بەرمیلێکنەوە بەڵێ ئەگەر بێتە خوارە و کورتێنانە هێناوی چونکە پرۆژەیەکی درێژخایانی هەیە بەرنمەیەکی درێژخایانی هەیە شازادەی جێنشینی سعودیە بۆ ئەوەی ئەو بەرنمەی جێبەجێ بکە پێویستی بە داهاتێکی زۆر هەیە لەبەرەوە سعودیە لەو پەڕی هەوڵی خۆیە خۆبەخشانە بینیمان لە مانگی حوتەوە 1 میلیۆن بەرمیل لە بەرەمهێنانی کەمەکاتەوە بۆچی بۆ ئەوی بتوانێت ئاستی نرخی نەوت بە بەرزی بێڵێتەوە لەبەرەوە هەوڵێکی زۆر هەیە تەنها عێراق نییە وڵاتانی تریشە کە ئەیانەوێت نرخی نەوت بە بەرزی بمێنێت پێشبینی چیە سەر 70 دلار هەردەمێنێت و چاوەڕێکرێ زیاتریش بێ چاوەڕێکرێت تەبیعی ئەگەری هەموو ئەگەرێک هەیە لەوەی کە عنسوری مفاجئە دایم لە ئارایە شتێکی ناکاو ڕوو بە ئابووری جیهان کێشەی تێکەوێ مەجموعە قەیران دروست بێ ئەکرێ ئەمانە هەبێ بەڵام هەموو ئاراستەکان چ ئۆپیک و چ ڕێکخراوی وزەی نێودەوڵەتیش ئاماژە بە ئەوەکەن کە لە نیوەی دووەمی ئەم ساڵا سعری نەوت لەسەر 80 دلار ئەوەی کە بۆ هەرێم دانراوە 400 هزار بەرمیل نەوتی ڕۆژانە هەرێم توانای ئەوەی هەیە سایخ زیاتر لەوە بۆی لە ناو خۆبەتەنکەر و ئەوش کە ئێستا ڕاگیراوە هەرێمێستا چەند کۆی بەرهەمەکەی چەندە کۆی بەرهەمی هەرێم لە کاتێک و بۆ کاتێکی تر تۆزێکە بۆ زیایتیایە بەس بە معدل لە 430 هزارێکە یعنی لەو 400 کە ئاستی بەرهەمیشی کەمی کردووە پێش وەستانی هەناردەکردن و بەرهەمیێنان یاریمی کوردستان لە 429 هزار بەرمیلا بووە لە کاتێکا کە پێشتر زیاتر بۆ 440 445 450 بەرهەمی هەیە بۆ جارجار خەلەلی تەکنیکی بچووک دروستە بێ هەنێک کێڵگە ئاسی بەرهەمیان کەمەکاتەوە تاکو کێشەکان چارەسەر بەڵێ لایەنی کەمی هەرێمی کوردستان ئەتوانێت 400 هزار بەرمیل زۆر زۆر بە ئاسانی ئێستا بەتەنکەر دەفرۆشرێت پاڵاو ناوخۆیەکانی کەستا کە ڕاگیرا و چکە دەڵێن داهاتەکەی زیاد نیە بۆ موچە ئێستا نەوتەکە هەر هیچی دەرناهێنرێ یاخود دەفرۆشرێت چۆن چەند کێڵگەیەک بەرەمێنان وەستاوە دوای ئەوەی کە ئەمبارەکانیان پڕ بووە و چەند کێڵگەیەکیش بەردەوام بووە لە بەرهەمێنان تەنها کێڵگەیەک کە بەرهەمی هیچ کاتێک نەوەستا قورمەڵە بوو بەرهەمی نەوەستا ڕۆژانە
لە پێش هەناردەکردنەکە لە 145,000 بەرمیلێک بوو 45,000 بەڵام ئێستا ئاستی ئینتاجی کەمی کردوێتەوە بەڵام پاڵاوگەیتە بۆکاریان لێ بۆ پاڵاوتن و بەشێکی بەبۆری لەوە ئەچێت تا حدود بچێت لەوە بە قسەیەکەی کە بە تەنکەر بەشێک لەو ئینتاجی کە لارێمی کوردستانە ئەگەر کەمیشە هەناردە ئەکرێ و کێڵگەیەکی ترمانەیە بە ناوی کێڵگەی سەرسەنگ ئەو کێڵگەیش لە 25 مانگی چوارەوە دەستی کردوێتەوە بە بەرهەمێنان لە 19 چوارە ئەمبارکردنی وەستا تاکو 25 چوار بەرهەمی وەستا لە 25 چوارە دیسانەوە دەستی کردوێتەوە بەرهەمێنان و بەرهەمەکەشی بۆ پاڵاوگەیەکی ئەهلی ناوخۆ ئەچێەوە بە سعرێکی داشکاوی زۆریش پێفرۆشە کێڵگەیەکی تریشمانە کێڵگەی سەرقەڵا ئەوش دیسان لە ئەمایە ماوەیە لە کەلارە ئەوش بەرهەمێ بەلانی کەمە ئەم سێ کێڵگەیە ئیستا لە بەرهەمایە پێشبینیەکە کە تاقەی تەواوی داهاتی یاخود بیا بە پاڵاوگە ناوخۆ ئێستا پێشبین دەکەی لەو 400,000 بەرمینەوە چەندی بە پاڵێورە چەندی بفرۆشت ئەی بۆ داهاتەکەی دیار نییە تەبیعەوە پرسیاری هەمومانە ئەمە لە ماوەی پێشوە ڕایانگەیان کە داهاتی 90 ئەگەر داهاتی 90 کۆمپانیای ئێچکەیان بۆچی ئەڵێ ئێمە چاوەڕێەکەین دەستمان پێ کردووە بە 25,000 بەرمیلی ڕۆژانە و چاوەڕێەکەین لە چەند ڕۆژی داهاتووە تاکوچر بۆ 50,000 بەرمیل ئینتاجمان هەبێەوە لە بازاری ناوخۆی هەرێمی کوردستانە ساغی بکەینەوە تەبیعی بازاری ناوخۆی هەرێمی کوردستان پاڵاوگەکانە ئەم نەوتە بۆ کوێچێت تەبیعی کۆمپانیاکە ڕازیە بەو سیعرەشی کە پێیراوە و دیسانەوە کێڵگەی سەرقەڵاش ئینتاجیەوە خورماڵش خۆتان نەزان کۆمپانیاکان لەوێ سەرکارە و تەنها کۆمپانیایەکە لەوێ و بەرهەمیشی نەوە پێشبین دەکەی 300,000 بەرمیل 200 بفرۆشترێ تەسەورەکەم لە بینی نزیکی 150,000 بەرمیلێک ئینتاج هەبێ ئیستا لە هەرێمی کوردستانە بۆ پاڵاوگە ناوخۆیەکان و بەشێکیشی بۆ هەز نابێت داهاتەکەی دیاربێ بەتەبێ بڵێن داهاتی 90 ناتوانانی بڵێ داهاتی 90 ئەگەر 50,000 بەرمیلیش ئینتاج بکرێ ناتوانانی بڵێ داهاتی 90 چونکە 50,000 بەرمیل وڵات هەیە لەناو ئۆپیکا 50,000 بەرمیل ئینتاجی نیە ڕۆژانەوە ئەعلانیشەکە یعنی تو ئەگەر ئینتاجیش کەمترینیش بێ کە ئەوە کابراوتی لاواسترین احتیمالەکە وانە ئەمازانین لە کۆرمۆر لە خۆرماڵە ئینتاج هەبووە ئینتاجێکی باشیش هەبووە ئەگەر بە هەمووشی نەبوو بێ لە 150 هەبوو بێەوە کاتە نزیکی 70,000 بەرمیل زائیدەن 30,000 بەرمیلەوە 100,000 بەرمیل لەوێشەوە 112,000 سپاس دەکەم دوای دێمە خزمەتت بەڕێزت بەرازچوونێکت کردبوو کە حکوومەتی هەرێم شایستی کۆمپانیەکان شینە داوە کە بەڕێزت پێدوا بوو زەم زیاتر لە 2 تریلیۆن دوای دێمە خزمەتت سپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە پاشەکەوتی موچە بەشی پاشەکەوتیش دەکا ئەگەر ئەم ڕەپارێ 16 تریلیۆن بێ کە 13 تریلیۆنی بۆ بواری بودجێ بەکاربردنە خۆی کۆی موچەی موچەخۆران پێویستی بە 11 نزیکە 11 تریلیۆنە ئەوەی کە دانراوە 13 تریلیۆنە ئەوەی کە بۆ خەرجی فەرمانکانی حکوومەت و سیانە بەشێوەش دەکا بەشی پاشەکەوت و پلە بەرزکردنەوەش کە 50 میلیارێکی دەوێت پاشەکەوت 100 میلیاری دەوێت مانگانە خۆی لە سەڵادەیەکە بەشەکە بۆیە ئێستا شەڕەکەن لەسەرەوەی کە نەبێت چونکە لەوانەیە بەشی خۆیان دەکات بەشی خۆیان دەکات گینە بە پێم ژمارانی کە هەیە بەداخەوە ئەی بۆچی شەڕ لەسەر ئەوە ناکەن کە پارە قەرز کراوە لە TBI بۆ بەرهێنان لە ناوخوا لە هەرێمی نەزانم چ کۆمپانیایە کردووی کۆمپانیای حیزبی عایلەیە کوێیە ئێستا تا لە بجێ منوتووە بێ هەرچەکی بانکیشان ئەبێ قەرز بینەوە فەرمو ئێستا ئێمە لەو پارەی کە تەنها ئەو قەرزەی کە لەسەرمانە عفو بە لێرە پێت پیشان بم بەڵێ پێش 4 میلیارد دلار بوو بەڵێ ئێستا نزیکی 5 تریلیۆن و شتێکە ئێمە ئەبێ قەرزی شەریکەی TBI بینەوە کە بەداخەوە ئەمە هیچ ڕێگرێک نەکراوە بڵێن وەڵاهی بەش ناکە بەشەکە بۆ ئەوە بەڵام بۆ موچەخۆران بۆ پاشەکەوت کە قەرزە ئەوە حسابی قەرزی تۆدن هەر ئەو بەرگەی TBI هەر تەخسیساتیشی بۆ دانراوە لە ناو بودجە بەڵێ بزانانی ینی دەژدرێتەوە بەس بۆ پاشەکەوتەکە دەڵێن بۆ تەخسیساتی بۆ دانانرێ نایدەینەوە خۆی من لە هەوڵا هەر پێشەوەی کە سەرۆکی حکوومەت ئیعلانی کە ئەبێ هەرێمی بەغدا و موچەبە حکوومەتی هەرێمی کوردستان عذرێکی ئەڵێ کاکە ئەو کاتی کە بەشە بودجەتان لە ئێمە بڕێوە ئێمە ناچارن بۆی موچەی خۆمان بگونجێنین ئەوەمان کردو ینی بەو جۆرەیە بەڵام هەر پێشە وتم هەر ئەوەی کە هەرێمی کوردستان ئەڵێ ئەبێ لە دەرەوەی حەسەی هەرێمی کوردستان بڕێک تەخسیس کرێ بۆ موچەی بۆ پاشەکەوتی موچە ئەو نیشانەی ئەوەیە کاکە ئەبێ لە بودجێ هەرێمی کوردستان ئەوە نەدرێتەوە ئەبێ خۆی بەغداد بڕێک لەو پارەیە تەخسیسکە خاڵێکی ترکە ئەمە باسی کەم ینی شەنوکەوێکی بودجێ عێراق بکەین بودجێ عێراقش بودجێکی وا باش نییە ینی حەزەکەم شتێک باسکەم لێرە ینی
کۆی گشتی داهاتی نەوت و نانەوتی لە بودجێ عێراقا 134 تریلیۆن و 553 ملیارە. بەڵێ باشە، بەڵام بەس خەرجی بەکاربردنەکەی باشە بۆ موچە و بۆ هەنێک لە شتەکان بێجگەوە بەرهێنەوە بەرهێنان نا، بەس بەکاربردن موچە و هەنێشت 133 تریلیۆن و 222 ملیارە. یعنی تقریبا زۆر نزیکن لە یەک، یعنی چەند پیاکە لە نەوت و لە داهاتی نەوت و داهاتی نانەوتی ئەبێ بیا بە موچەوە، یعنی عێراقیش وەزعێکی زۆر خراپیە. ئەو پارەی کە ئەی باشە ئەڵێ ئەی کۆی گشتی بودجە بۆچی 199 تریلیۆنە لە کاتێکا 134 تریلیۆن پارەی پیا کردو، ئەمەی تریش 64 تریلیۆنی کورتێنانە کە بە قەرزی ناوخۆی و قەرزی دەرەکی ئەمانە کورتێنان لە بودجە ئاساییە بە مەرجێ ئەو کورتێنانە بۆ ئیسیسماری ناوخۆیی بەکاربێنێت بتوانێت بیکەیت دەسەرچاوی داهات پرۆژەی استراتیجی پێ بکەیت کەرتی تایبەتی پێ بوو بژێنیتەوە وەزایدەن ڕێگاوبان و ئەم کۆمەڵشتانە. بەڵام بەداخەوە زۆرجار لە عێراقا هەموو گەندەڵیەکە لەم کورتکردهێنانەوەیە کۆمەڵی پارە تەخسیسەکرێت کە دوایی نازانی. ئێستا بۆ پرسێکی ترەیە هەرێمی کوردستان لە کۆی ئەم 199 تریلیۆنە لە سەدا 1262 بۆ نایەت. خەرجی سیادی زۆر کراوە، خەرجی ئەم سیادێ 58 تریلیۆن و 294 ملیارە، ئەمە دەرەکرێت لە کۆی بودجە 199کە ئەوەی کەمایەوە هەرێمی کوردستان لە ساعت 12 دوای لێ دەرکردنی خەرجی سیادی دوای لێ دەرکردنی ئەو خەرجانە. ئەوەی کە خاڵێکی زۆر زۆر گرنگە، ینی ئەو لێرە ئەم قەرزە کەوتمان باسی کرد، ینی من تکاکەم لێرەوە هیوادارم وەزیری دارایی دوایی نەڵێ پارەمان نییە یان بە بڵێن پارەکە بەغدانەی نردووە یا باشنەی نردووە خۆی ژلاری، یعنی من هیوادارم ئەو وەکو وەزیرێکی هەرێم قسەی هەبێ لەسەر ئەوەی بۆچی یان با بڵێن ڕێی خۆی چییە لەسەر ئەوەی کە ڕێگە نادرێ بەشە بودجەیەک بۆ قەرزی موچەخۆران پاشەکەوتی موچە دابین کرێت، بەڵام هیچ قسەیەک نییە لەسەر ئەمەی تەنها قستی مانگانی پابندی بەرامبەر بانقی عێراقی 53 ملیار و 700 ملیۆن دینارە. ئەوە بەس ئەو ڕێکەوت نەبوو ئەو کاتە کە 7 ساڵدایان نابوو، ینی بەزێستا کەمیان کردێتەوە بۆ 5 ساڵ تقریبا ڕێژەکەش زیاتر دەکات. ئەم ڕێژەکە بەم جۆرەیە، ئێستا ڕێژەکە بەم جۆرەیە، بڕەکەی بە دیناری عێراقیە بۆ پێی مانگانە 53 ملیار و 700 ملیۆن، بەپێی بە دۆلار بێ مانگانە 37 ملیۆن دۆلار هەرێمی کوردستان لە بودجەی من و تۆ قەرزی تیبیایەتەوە لە کاتێک ئەو قەرزەکە لە پێشوا کراوە نازانی بۆچی سەرف کراوە، نازانی چ پرۆژەیەکی و ئیسیسماری پێکراوە کە بودجەی هەرێمی کوردستان زیاد بکات. سپاس دەکەم. یەکا گیادگەت سەبارەت بە بەڕێز پێشتر باس لەو کردبوو زیاتر لە 2 تریلیۆن شایستی کۆمپانیەکان حکومەت نەیداوە و دەکرێت دوو موچەی پێ بدە. پارە هەیە وتت پێشتر ئەو کاتی کەنەوتەکە ڕاگەرە بۆ کوڕێکراوی ڕۆمی شتێکتان کردبوو. بەتاکێت حکوومەتی هەرێمی کوردستان پابندە بەگرێ بەستێک لەگەڵ کۆمپانیانەوتەکانە کە بکەنەوتەکەی فرۆشت 3 مانگ جارێک بوو بیدایەت دوایە لە کاتی ئەزمەی کۆرۆناکرا بە هەموو مانگێک شایستەی کۆمپانیاکان بە ئێستا 3 مانگ گەڕاوەتەوە سەر ئەسڵەکە کە 3 مانگ جارێ شایستەی کۆمپانیاکان بە ئەخیر شایستەی کۆمپانیاکان کە وەریان گرتووە هی مانگی نۆی ساڵی پارە باشە. ئەگەر بگەڕێنەوە بۆ راپۆرتەکانی دیلۆیت لە سا نزیکی 50 جاری وایە 52 هەموو داهاتی نەوت بۆ خەرجی کۆمپانیاکان و خەرجی نەوتی ڕۆشتووە لە سا 50 گەڕاوەتەوە. گریمان ئەم 6 مانگە لە سا 50 کە نەوتی فرۆشتووە و شایستەی کۆمپانیاکانی لێ نەیاوە بۆ موچەی ئەو مدەتەی سەرف کردو و پینەوەپەڕۆی پێکردووە. ئەی ئەو لە سەدا 50 6 مانگی تر کە هەمان ئەو بودجەیە کە لەو 6 مانگ ئاوەری گرتووە کە ئێمە تەقدیرمان کردو بە 2 ملیار دۆلار لەسەر بنەمای تەبیعی راپۆرتەکانی پێشوو نزیکراوەیە بۆ کۆچوو. یعنی کۆمپانیاکان بە ئاشکراڵێن ئێمە وەرمان نەگرتووە. ئەخیر گوژمەکەوەریان گرتووە لە مانگی 4 وەریان گرتووە، ئەویشی مانگی 9 ساڵی پارە مانگی دا 11 12 و 3 مانگیش ئەم ساڵ هیچ شایستەیەکیان وەرنەگرتووە. تەقدیریەکەین بە 2 ملیار دۆلار و ئەم 2 ملیار دۆلارە مەبلەغە احتیمالیشی هەیە زیاتریش بێت، ینی لە سادە کەم و زیایەکی هەبێ بە نزیکراوەیە کەواتە ئەمە بۆ کوێچوو حکوومەتی هەرێمی کوردستان هیچ جوابێکی نییە و پێشمان ناڵێ بۆ کوێچووە. تەبیعی لە دوای ئەوەشەوە وتمان دیسانەوە بەرهەم بە شێوەیەکی کەم دەستی پێکردووە. کێشەکە لێران نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان پارەی هەیە نە من نیگەرانیم لەوە هەیە ئەم ڕاستە ئەم ژمارانە زۆرن دکتۆر ئاماژەی پێکرد دیسان بە هەمان ئیدارەی تر تەوزیع بکرێتەوە ڕاستە لە بودجەکە ئاماژەی پێکراوە کە ئەو لەوێت بیرێ بە موچەی موچەخۆران، بەڵام ئەگەر بە هەمان شێوازی تر ژمارەکان نزیکن لەوەی کە پێشتریش چەندێ حکوومەتی هەرێم کەوتووە. باسی TBI کرد. TBI ئەگەر
هەر کەسێک چەکی بێڕەسید بباتە بازار و بباتە بانکەکە و تاوانە یعنی ئەگەر هاوڵاتێکی ئاسایی بی با ئەیگیرێ ئەی باش ئەم هەموو تریلیۆن دینار بەرپرسان پارەکەیان ڕاکێشا و بۆچی ئەبێ هاوڵاتی بیە بۆ ئەبێ موچەخۆر و پارەی باجەکەی تەسەوەر دەکرێت بۆ موچەوبێ لە 120 تقریبا لە 180 بۆ بەرپرسەکان بۆ کە خۆیان چەکیان کریوەتەوە و پارەکەیان وەرگرتووە کەواتەوە تەبیعی 7 ساڵەکە گەر کرابێ بە 5 ساڵەوە زۆر زیاترەکە لە 53 وابزان بۆ 75 ئەڕوا شتێکی واڕوا لەبەرەوە کێشەی هەرێمی کوردستان لەوە نییە کە پارەی هەبووە داهاتی هاتووەتە دەستیانە هاتووە دەست کێشەی هەرێمی کوردستان لە چۆنیەتی خەرجکردنیەتی لە چۆنیەتی ئەوە بۆ ئەو داهاتە لەکوێوەیە بۆ کوێ ئەچێ لە چیا خەرج ئەکرێ عیبرەتەکە ئەوە بۆ نەگەشتوەتە گیرفانی هاوڵاتی ئیتر هەرچەند یەک فرۆشرابێ 400,000 فرۆشرابێ 450,000 فرۆشرابێ هاوڵاتی ئاسایی موچەی بە لێبڕینەوە بە دواکەوتنەوە دەستکەوتووە ئیسە هیوایەک هەیە کە ئەم بوجێ ئەگەر وەکو خۆی تەنفیز بکرێ لایەنی کەم بتوانرێ موچەی لێبیرێ بە لە کاتی خۆیان و بە شێوەیەکی تەواو باشە سەبارەت بە ڕاگرتنەکە بۆ تا ئێستا نوتێرێن بۆچی دەستی پێ نەکردێتەوە 2 مانگ و 10 ڕۆژە بەڵێ 2 مانگ و 10 ڕۆژ بۆ دەست پێ ناکاتەوە طبیعی تەوقیتی ئەعلانەکە من لە چەند شوێنێکی شاباسم کردووە کاتی انتخاباتی تورکیا بوو و بەدەست لەو کاتا ئیعلانی پێکرا چونکە بڕیارەکە لە مانگ یەکا دەرچووە بڕیارەکە لە مانگ دەرچووە بووە طبيعي بۆ لێدانی ئۆردۆغان بوو لەو کاتا لە کاتی انتخاباتەکە لە فترەیەکیش هەستمان کرد بەکارهێنا معارەزەی تورکیا و ئەردۆغان ویستی زۆر بە بێدەنگی یەکسەری ئیلتیزامی کرد وتی عێراق هەر وەختێک تۆ پێت وتم ئەو وەختە من هەناردە دەست پێکەمەوە بەڵام دواییە تورکیا هات یاریەکی ترەکە چونکە قەرەبوویەکی زۆری کەوتۆتە سەر ئیسە مساوامە بکاوە بێ وەکو وەرەقەیەکی زەخت بەکاری بێنێ بەلایەنێکەوە ئەو ملیار و پۆینت 4 نەیە وەلایەکی تریشەوە حکوومەت هەرێمی کوردستان داشکاندنی کردبوو بۆ ئەو نەوتە کە پێفرۆشت و لە لایەکی تریشەوە کۆمپانیای بۆتاش نێوەندگیر بوو دەڵال بوو لە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانە ئیستا ئەچێتەوە بۆ لای سۆما ینی بە چەند ڕێگە پارەی دەستەکەوت تورکیا بە 3-4 ڕێگە تورکیا پارەی دەستەکەوت و لە ساڵی ڕابردووە لە ساڵ 27 ئەو بەرهەمە نەوتیانەی کە هاوردەی کردووە تورکیا لە عێراقەوە بۆ ینی لە هەرێمی کوردستانەوە بۆ لەبەرەوە دیسانەوەش بە داشکانێکی زۆر هاتووە لەبەرەوە تورکیا ئەو زەختاکە و فشاراکە بۆیە بتوانێت بە زۆرترین مەکسب لێی دەرچێت دیارەکەی دەست پێ دەکاتەوە معلوم نییە چونکە تورکیا ئەوێ ئەو مفاوزاتەکە بەڵام لامان کات چ عێراق پەلەی نییە عێراق پەلەی نییە بۆچی عێراق فشار لەسەر هەرێمی کوردستان کا بۆیە بتوانێت زۆرترین تەنازولی پێ بکات خۆتەزانی بەرهەم وەستاوە کۆمپانیا نەوتەکان فشارەکان هەرێمی کوردستان فشارەکە و عێراق توانیوێتی تا ئیسە قەرەبووی ئەوە بکاتەوە و خاڵێکی تری کە داخل کردووە ئیستا لە بوجەکە حەزەکەم ئاماژەی پێ بکەم لەو پرۆژەیە کە هێشتا ڕووناکی نەبینیوە لە مفاوزاتە لەگەڵ لاوانە کە خاڵێکە بۆ هەرێمی کوردستان کێشە دروستەکە ئەویش ئەوەیە کە وەزارەتی نەوت خەرجی کۆمپانیا نەوتیەکان لەسەر ئەو بنەمایە کە لە عێراق ئەیە یعنی تێچووی نەوتێک لە کەرکووک 3,876 ملیاری بۆ دانراوە بۆ بەرهەمێنان گواستنەوە هەناردەکردن باش ئەوە لە ڕەشنووسە کەی بوجایە تەبیعی ئێمە سێ ڕێکەوتنمان هەیە ڕەشنووسی بوجەمان هەیە کە پێش ڕێکەوتنەکەی 4 بووە و دوایە ڕێکەوتنی 4 هەبوو لەن دوای وەستانی بەرهەم سێمیشانەوە بوو لیژنەی دارایی کردی لیژنەی دارایی ئیستا گۆڕانکاریەکی تری بەسەر هاتووە کە ئەڵێ وەزارەتی نەوتی عێراقی قەرەبووی کۆمپانیاکان بەرهەمێنان گواستنەوە ئەکا وەکو چۆن لە عێراقا یا بە کۆمپانیاکان خۆمانزانین خەرجەکان فەرقیان هەیە و گرێبەستەکانیش فەرقیان هەیە ئەگەر بەوە بێ عێراق یعنی ئەو ژمارەش ئیلتیزام پێ ناکات تەبیعی ئەو ژمارەیە کە هەیە 3 دیسانەوە کورتیێنانیە توانین بڵێن لە 145 هەموو خەرجانەیە کە پێشتر حکوومەت هەرێمی کوردستان یاوەتی بە کۆمپانیاکان ئەوە کەیتری ئەبێت لەو بوجەی تر هاتوو بۆی قەرەبوو بکرێتەوە یا خۆ دیسانەوە بیکاتەوە بە قەرزێکەوە بڵێ پارەم نییە بچن لە عێراقی وەرگرتنەوە تەبیعی لەوە کۆمپانیا نەوتەکان پاریان کەم سەر ژمارە بانکی کەش پرسیار دەکەم کاکتۆر شش خولەکێکمان ماوە سەبارەت بە بۆرگەی پارێزگاکان مامەڵەکردن ئەوە چۆنە لە بینی پارتیویکێتیش کێشە دروست بوو وڵی لە ڕاستیە بەغدا زۆر زیرەکانی توانی سوود وەرگێت لە ناکۆکی کە لە هەرێمی کوردستان هەیە و باشی سوودی لێوەرگرەوە تا ئەم دقی ئەم شەوکە قەرارە سعیانزە بوجە بەڵێ ئەشکوێت سبێن خواب کە سبەی نێژ بکرێت ئەمە مەجالێکە بۆچی من دڵنیاتێکەوە مەزاناریە وڵاتان لەسەر خەتن و ئەم دو خستنی پەسەندکردنی بودجێ شتێکی ناوخۆی نییە
تورکیا لەسەر خەتە، ئەمریکا لەسەر خەتە، ئێران لەسەر خەتە، وڵاتان لەسەر خەتن بۆی ئەمانە بگەنە ڕێکەوتنێک هەرێم چی بەدڵە و چی بەدڵ نییە. بەڵام بەڕاستی ئێمە لە ماوەی پێشوا ڕێکەوتنێک کرا لەسەر مەسەلەی 400,000 بەرمیلەکە نەوتی عێراق و سەرۆکی حکومە نەوتێرەمە سەرۆکی حکومە لەگەڵ سودانیان ڕێکەوت و مبارەکە کرا. بەڵام ئەم کۆمەڵە خاڵە کە لە ڕێگای لیژنەی داراییەوە خراوەتە ڕوو کە کۆمەڵای خاڵن کە هەرێمی کوردستان ئاگای لە خۆی نەبووە. بۆچی ئەمە ئەکرێ بەڕاستی لەبەرەوەی کە هەرێمی کوردستان ئەم ناکۆکیێنەوانن عێراق زۆر جوان توانێتی یاری پێ بکە، زۆر جوان توانێتی کارتەکانی دانوستانی خۆی بەهێزکە و کارتی دانوستانی هەرێمی کوردستان لاوازکە. ئەگینا ئەوەی ئێستا هەرێمی کوردستان داوایەکە بۆ خودی خۆی باسی دەسەڵاتەکەم، باسی شتێکەکە کە ئەڵێ بەرامبەرم مەکەن، باسی شتێ ناکە داوای حەقی خەڵکە زیاد بکرێ. ئێمە پێویستمان بەوەیە کە ینی بریا بۆم نەبیوتە ئەم بارەی کە تەخسیس کراوە بۆ گەڕانەوەی پاشەکەوتی موچە کەمە، ئەبێ زیای بکەن. ینی پەسەندکردنی پرۆژەی بودجێ عێراق لەسەرەوە دواکەوتە هەرێم داوای زیاترەکە ئەمپارێت، چونکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان حەقیانە لەبەرەوەی ئێمە هەوڵەیەن هەستەکەین مقەسیرین بەرامبەریان لە ساڵی 2014 لەسەرەوە نییە، هەڵێ بێ لای بێ. یعنی تۆ سێری ئەم دوو عەقڵە ئەم دوو مێنتاڵەتیە. لە خاڵێکی ترا باز لەوە ناکا کاکە وەرە ئەم مەسوولانە کێن لە TBI چەکی بێڕەسیدیان فرۆشتووە و پارەیان وەرگرتووە ئێستا ئەبێ هاوڵاتی هەرێمی کوردستان بیاتەوە. سەرۆکی حکومە بڵێ مەم قبوڵ نییە، کوانەوە بپرسانە. یەکێ لە بڕگەکانی پرۆژە یاسای چاک بڵێن بەرنامەی چاکسازی ئەم کابینێ ئەوە بوو دژایەتی گەندەڵیە لە هەت پۆست و لە شوێنێکا بێ. یعنی دانوستانیان لەگەڵ بەغدا ئەمانە نییە. کاکە ئەمە کۆمەڵە دز و چەردە پارەیان بردووە، ئێمە بۆتانێنین ئەی بێنە بەردەمی مەحکەمە لە هەر شوێنەکەن، بەڵام ئەم پارەی قوتی خەڵکە مەبڕن لەسەرەوە نییە. نا قەیرا ئەوە ببڕن لە پارەی هاوڵاتیان با و قەرزی چەتە و دزانە بینەوە، بەڵام موچەی پاشەکەوتی موچەش ئەوە لابن لەبەرەوەی نادرێتەوە. ئەوی ڕاستە خۆی پارێزگاکان بە پارێزگان بڵێ ئەمە یەکێکە لە خاڵ ناوکەکانێکی توی پارتی، ینی کە بەداخەوە ئەگەر هەرێمی کوردستان لە زاخۆ هەتاوەکو خانەقین بە یەک چاو سیر بکرایە، بەرپرسانی پارتی لە منتیقەی سەوزا هەمان دەسەڵاتی یەکێتیانە بواە، بەرپرسانی یەکێتیش لە منتیقەی زەردا هەمان دەسەڵاتی بەرپرسانی پارتیانە بواە، حکومت لەسەروی هەموو شتێکە بواە، هەرگیز هەرێمی کوردستان ناکەش بەم دۆخ. بەڵام ئێمە بەداخەوە حکومت بە جۆرێ بەکارهێنراوە تەنها بۆ شەرعێدان بەو مامەڵە ناشایستە نانیشتیمانەی کە ئەکرێ بە بودجێ هەرێمی کوردستانەوە. بەزێستا خێر دەبینی بۆ خەڵکی کوردستان بە کوتی بێسپاسەوە دکتۆریە. واللهی من تەمەنا ئەەکەم بەپێی ئەم ڕەقەمانە بێت کە بۆ موجە تەخمین کراوە مژدەی خۆشیتیایە، بەڵام بەداخەوە نەبوونی متمانەوای کردووە. من دیسانەوە جارێکی تر ئەو ترسەم ناشارمەوە کە لێک نزیکبوونی پابندەکانی هەرێم بەرامبەر بوو. پابندێک ئاسانە 400,000 بەرمیل نوێی داهاتی خاڵە سنووریەکان ئاخرە و کاتە ینی هێشتا دانوستان لەسەرەوەش هەیە. بۆیە هیوادارین ئەم ڕێکەوتانەوە خۆی جێبەجێ کرێ بۆ ئەوی متمانە دروستکرێتەوە وەزای دەر هەرێمی کوردستان جارێکی تر بڵێ کەوتی ئەوە ئەکەم خەڵک بڕوا بکات. سپاسم کاک یادگەر سەبارەت بە هەژمارە بانکێکە ئێستا کێشەی لەسەر بەزێستە لە لایەن شارەکان ڕێکەوتن کە هەژماری بانکی نەوتێرم لە بانکی ناوەندی عێراق بێت و سەرۆکی وەزیرانی عێراق سەرۆکی حکوومەتێرم ڕاستپێرێت ئەوەی وەزیری دارایی دەڵێن لابراوە. چۆن ئەو هەژمارە بانکیە چۆن دەیبینی؟ شفافیت بەدیدی؟ شتێکی یاسایی شتێکی باشە کە لەژێر حسابی بانکەکە حسابی بانکی فدراڵی عێراقیە و ئەو خۆی ئەسڵەن ئەشکال نەبوو ئەکرا بکرایە وەزیری دارایی عازی بایە بە وەزیری دارایی هەرێمی کوردستان کە ئەوە لەوە چێت ناحی تەکنیکی و عملیەوە باشتر بێت، بەس ئەمە زیاتر ناحیە سیاسیەکەیەتی کە ڕئیس وزەرا لەگەڵ ڕئیس وزەرا بێت. ئەوەی کێشەیەکی وان نەبووە، بەڵام ئەمان کردیان بە کێشە. ئیسە کێشەیەکی تر کە دروست ئەیانەوێت دروستیکەنەوە یاخود زەجەیەکی لەسەر دروست کراوە بەکارهێنانی ناوخۆیە. تەبیعی عێراق ئەگەر هەناردە نەکرایەوە ئەگەر نەمانتوانی لەگەڵ تورکیا بگەینە ڕێکەوتن لە ماوەی نزیکە ئەو نەوتەی هەرێم بەرهەمێنێ لە ناوخوا بەکاربێنێ. ئەمە شتێکی زۆر زۆر ئاساییە. ئەمان ئەڵێن ئەمە ناحی لۆجستی زەحمەتە و چۆن قرەبووی کۆمپانیا نەوتەکان نەکرێتەوە. تەبیعی ئەو نەوتەی کە بەرەمێنێ هەمووی کۆمپانیا نەوتەکان نییە، بەشێکی کۆمپانیا نەوتەکانێک و بەشێکی خەرجیەکانە. کەواتە تۆ چیت لەسەر ئەگەر حکوومەتی عێراقی هەستێ بە ساختکردنەوەی نەوتەکەتی ترەی فرۆشێ لە ناوخوا ساقێکاتەوە یا بە پاڵاوکان تەبیعی حکوومەتی عێراقی
نەوت ناکرێتەوە نەوتی خۆی ناکرێتەوە ئەو نەوتانەشی کە لە پاڵاوەکان لە جنوب بەکارێنێ و نەوتانێکە کۆمپانیاکانی عێراقی خۆیان بەرهەمێنن ئەوە کەتری هەنارداکە لەبەرەوە شتێکی زۆر ئاساییە کە ئەگەر هەناردەش نەکرێتەوە ئاراستەی بەرهەمێنانت بگۆڕێ چونکە بۆری هەرێمی کوردستان پەیوەستە بە کوردستانەوە و نزیکی زیاد لە 300,000 بەرمیل توانای پاڵاوتن لە هەرێمی کوردستانە لەبەرەوە ئەوە هیچ کێشەیەک دروست ناکە بۆ هەرێمی کوردستان و بەرهەمێنان زۆر ئاسان ئەتوانێت دەست پێ بکاتەوە و ئینتاج دەست پێ بکات لەمە دەسەڵاتی هەرێم لەسەر نەوت کۆتاییات دەسەڵاتی هەرێم لەسەر بەرهەمێنانی نەوت تا ئیستا هەیە بەڵام ئەمەوە ناگەێنێ لە ئایندا ئیدارەدانی کێڵگەنەوتەکان بە هاوبەش نەبێ فرۆشتنی بە شێوەیەک لە دەست هەرێمی کوردستان نەماوە ئیستا پێشنیارێک هەیە کە حکوومەتی عێراق هەرێمی کوردستان داواکە کە بە تەنسیق لەگەڵ هەرێمی کوردستانە بێ سۆمۆ ئەوە بە تەواوەتی ڕەفز دەکاتەوە کە لە کاتێکە لە ساڵی 2014 ئەمەی ڕەفز کردەوە. سپاس دەکەم بۆ بەرەزان یادگار سەدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبی بۆ شفافیت لە پرۆسەکانی نێو هەروەها دکتۆر کارۆ محەممەد ساڵح لا دامەزراوی ماست بۆ لێکۆڵینەوەی استراتیژی عێراق سپاس بۆ جەناب سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان